بەڕێزان گفتگۆ دەکەین لەبارەی بڕیارەکەی دادگا بۆ زیندانیکردنی شەسوار عەبدوڵواحید بۆ ماوەی 5 مانگ ئەم بڕیارە و ئەو هەوڵانەی دیکە کە دوێنێ پاڵەمانی وتی لە ماوەی تێڕابردوودا چەند ڕووداوێک ڕایاندا دەڵێ ڕووداوەکان لە چوارچێوەی چەسپاندنی یاسان. گفتگۆ دەکەین لەبارەی یاسا گرنگی یاسا لە کۆمەڵگەیە چەسپاندنی یاساوە ڕووداوانەی کە ڕوویاندا لە ڕووی یاساییەوە گفتگۆیان دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سانا کەمال مامۆستای زانکۆ و ڕایشکاری یاسایی. دکتۆر سڵاو لێبێ. زۆر سپاس زۆر ممنون دەستەکانە خۆش. دکتۆر با لە بڕیارەکەم بڕۆی دادگاوە دەست پێ بکەین. بڕیاری داوە بە ئامادەبوونی سەرۆکی دەستی مافی مرۆڤ و پارێزەرەکانی شاسوار عەبدوڵواحید بڕیاری 5 مانگ زیندانیکردن بۆ شاسوار عەبدوڵواحید و دەڵێ دەکەیسی دیکەشی هەیە لە ئایندەدا لەسەر ئەو کەیسانە قسەمان دەبێت. وەکو پارێزەرێک ینی چی دەڵێ لەسەر کەیسەکە؟ باشە. سەرەتا من دڵنیام بەڕێستان منیشتان بان کردووە ئەزانن خۆشتان سپاس بخوا یعنی ڕاگەاندنێکن بە کامڵی یعنی ڕێی ئەوەیەن بەرامبەرەکە قسە بکات و ئازادی ڕادەربڕین زۆر زۆرە پارێزن. سپاسی ئەو خاڵەتانەکەم زۆر گرنگەتیاتانە چکە من هەر لێرە زۆر بە ئیسراحەت قسەم کردو و چەندین شتیشم وتووە چەندین ئیجابیاتمان باس کردو و چەندین ڕەختەشمان گرتووە سەبارەت بە بابەتی ئەم یاسا بابەتی ئەم کەیسا کە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێیە بابەتەکەی مادەی 430ەکە لە یاسای سزادانی عێراقی کە ماوەی بەندکردنەکە کە تیا دیاری کراوە دەسەڵاتی دادوەرە ئەکرێت لە 3 مانگ زیاتر هەتا 5 ساڵ حکمی بە. یەکەم خاڵی ئیجابی کە ئێمە ئەتوانین لەم دۆسەیە سێریکەین سێر ئەتوانێت لە 3 مانگ بەرەوسەرەوە تا 5 ساڵ حکمی بە یعنی ئەکرا ساڵ و نیوێک 2 ساڵ 3 ساڵ ئەکرا هەتا 5 ساڵیش حاکمەکە حکمی بایە چکە 430ەکە بەڵام حاکم بە 5 مانگ زیندانی کردووە یعنی ئەتوانین بڵین سزاکە زۆر شەدید نییە زۆر لە حەدی معقول ماوەتەوە شوانین بڵین حەدی ئەدنە هاتووە یعنی بەلایەنە کەمەکەی هاتووە زۆر کەم هاتووە چکە وەک پێم وتی کە ئێمە ئەڵین ئەم بابەتە کەتنە کە کەتنی دوو محاکمەی کەسێکەکە ئەتوانێت لە 3 مانگ بەرەوسەرەوە تا 5 ساڵ بڕوە ئەم 5 مانگ سزای بەسەرا سەپاندووە واتە ئەتوانین بڵین زۆر کەمترین بڕی بۆ داناوە. دادوەر لەسەر چ بنەمایە گۆدیارێکە لەسەر بنەمای بەڵگەکانی کە بێ لە بەردەستیا بێت طبعا من پارێزەری ئەو کەیسە نەبووم ئەو کەیسە پارێزەری بەڕێزی خۆی هەبووە بەڵام بە دڵنیاییەوە دادوەرێکی وا بەڕێز لە کە ینی دادوەری دادگای کەتنی دووە و چەند ساڵیشە لەوەیە ئەبێت ینی هەنێک بەڵگە هەبێت لەبەرێکە هیچ دادوەرێ بەبێ بەڵگە نابێت بڕیار بدا ئەبێ بەڵگە لەبەر دەستیا بێت خۆ ئەگەر هاتوو بەبێ هیچ بەڵگەی هیچ بڕیاریدا ئەوە ماوەی 30 ڕۆژ لەبەر دەمی کەسەکایە کە حکمی بەسەرا دراوە ئەتوانێت تانەبا لەو بڕیارە و هەڵەوەشێتەوە ئەوسا بە دڵنیاییەوە لەبەرەوەی کە ئەگەر هەچ بڕیارێک دەرپچێ بەبێ بەڵگە نەتیجەکەی ئەبێ هەڵوەشانەوە بێت بەڵام ئەگەر بەڵگە هەبێت ئەتر ئایا بەڵگەکە بەڵگەی شاهێد بێت یاخود بەڵگەی نامە بێ بەڵگەی ڤیدیۆ بێ ئەگەر ئەم جۆرە بەڵگانە لە ناو دۆسێکە بوونی هەبێ و لەسەر ئەساسی ئەوە دادوەری بەڕێز بڕیارێکی ئاواهی دەربکات ئەوە لەو حاڵەتە بڕیارەکە بەڕاست و دروستدا ئەندێ و دوایە ئەگەر تانەشی لێ بدرێت لەو ماوەیە تەصدیقەکرێ واتە پەسەند دەکرێ و هەڵناوەشێتەوە بە بڕیارێکی گونجاودار. دکتۆر وەکو زانین ینی دادوەری بەڕێز پێشتر بڕیارەوەی دابوو کە 6 مانگ بێ ماوەی دانێکە ئێستا 5 مانگە ئایا مانگە ئەو ماوەیە کە لە زیندان بووە لی تەرەکراوە؟ یەک بابەتی کە هەیە خوا زۆر گرنگە باز بکرێ شتێک زۆر بوو بە پرسیار لە ناو سۆشیال میدیا کە بۆچی ئازاد ناکرێ بە کەفالەت یعنی بەڕاستی یەک خاڵ هەیە کە من خۆم یەکێکم لەو کەسانی کە ئیستا لە ناو دادگام بەس چونکە پارێزەری ئەو دۆسەیە نەبووم یعنی مەبەستم لەوەیە تەنها دادوەر و پارێزەری دۆسەیەەکە خۆی ئەتوانێ بزانێ ئایا ئەم شتە بە یاسایی کراوە یانە بڕواش ناکەم بە نایاسایی کرابێ ئەگینا ئێمە بۆیە بەر نەئەبوو حاڵەتێکمان هەیە لە یاساپی ئەوترێ ئەگەر کەسێک بە غیابی حکم درا دوایە گیرا ئەگەر ئەم کەسە گیرا بوو لە دوای ماوەیەکی دیاری کراو ئەوە لەو حاڵەتە نابێ ئازادیکەی بە کەفالەت فیعنی ئێمە ئیستا ئاگاداری ورد و درشتی ئەو دۆسەیە نین کە بەداخەوە خەڵک زۆر ئەیوت نەخێر ئەمە ئازاد ناکرێ بە کەفالەت لەوانەیە بوعدێکی سیاسی هەبێ من نازانین ئایا فعلەن ئەو ماوەی کە لە یاسا هاتووە کە ئەڵێ دوای ئەو ماوەیە ناتوانێت کە کەسەکەت گرت ناتوانی دوای ئەو ماوەیە ئەمە لە ڕووی یاساوە باسی یاسای سزادانی عێراقی و یاسای بنەمادادگەریەکانەکەم بەدەر لە هەموو شتێک بەپێی ئەو دوو یاسایە ئەڵێ گەر دوای ماوەیەکی دیاری کراو ماوەیەکی بۆ دیاری کردووی ئەڵێ کە کەسەکە حکم دراوە بە غیابی دوای ئەم ماوەیە ئەگەر لە پێش ئەو ماوەیە گیرا ئەوە ئەکرێ سوڵتەی تەقدیری حاکمە توانێت بە کەفالەت ئازادیکە بەس ئەگەر دوای ئەو ماوەیە گیرا و هێنرایە بەردەمی حاکم بۆی نییە ئازادی بکە
یعنی یەکێ لە بابەتەکانی ترکە لەوانەیە مەسەرن ئەو بەڕێزەیە هەج بەڕێزێکی کە بە غیابی حکومە درێت دوایە ڕاتە بەردەمی دادگا کە ئازاد ناکرێ ئەبێ لەو خاڵە لێپرسینەوەی لێ بکرێ دەستەواژەیەکی یاسایی هەیە ئەڵێ حکومە غیابەکە بوو بە منزیلەی حکمی ویجاهی کە ئەمە یعنی دەستەواژەیەکی یاسایی زۆر حەز ناکەم لێرە بەڵێ مەشغوڵتان کەم پێوەی ئێمە پرسیارەکە ئەلەوایە ئایا ئەم حکومە غیابیە کە لەسەر ئەو بەڕێزە دەرچووە بوو بە حکمێکی بوو بە منزیلەی حکمی ویجاهی چکە ئەگەر بوو بێ بە منزیلەی حکمی ویجاهی هەر لە ڕووی یاساییەوە ئەگەر ئەو حاکمە بەڕێزە ئازادی بکردایە بە کەفرەت بەرپرسیار بوو ئەبوایە سزا بدرایە ئەبوایە لێکۆڵینەوەی لەگەڵا بکرایە کە چۆن کەسەکە محکومە ئەچێتە حکمی محکومەوە کە چۆن ئازادی کردووە بە کەفالەت خۆ ئەگەر ئەو ماوەیەشی تاو نەکردبوو ئەوە سوڵتەی ئیتر تەقدیری حاکمەکەیە کە ئەتوانێ بەری با و ئەشتوانێ بەری نەدا کاتە بڕێرەکە تەواو قانونی ڕێڕەوی قانونی خۆی وەرگرتەوە ئەوەی کە بەڵێ بەپێی ئەو ئەولەویاتە بەڵێ دکتۆر هەرویستم لەسەر ئەوە ینی ڕوونکردنەوەیەک ینی ڕوونکردنەوەیەک بی ئەم بڕیارە کە بۆی دەرچووە بە غیابی ینی دەڵێن چەند جارێک بان کراوە کە بێتە دادگا کە نەچووە تویتر حکمی بۆدی بە غیابی حکمی بۆ دەرەچێەوە لە بەرەوەی ئەم نەچووە بۆ دادگا وە خۆی نەچووە بڵێن بۆ بنکەکان بڵێەوە من بانگێشت کراوەم یان شکایەتم لەسرە داوام لەسرە لەبەر ئەوە ینی بە کەفالەت ئازاد ناکرێت هەرەوەی کە تۆوتت هەچ بەڕێزێک ئەگەر ئاگادار بکرێتەوە بە شێوازێکی یاسایی لەلایەن بنکەکانی پۆلیسەوە لەلایەن دادوەری بەڕێزەوە کە بێتە بەردەمی دادوەر خۆ ئێمە هەنێ بابەتی تاوانمان هێشتا زۆر نامێ بڕۆمەناو ئەو تەفاسیلانەوە ئەساساً بەبێ ئاگادارکردنەوە یەکسەر توانی بڕۆی ئەمر بالقەبزەکە جێبەجێ بکەی یعنی یەکسەر توانی بڕۆی بەبێ ئاگادارکردنەوە کەسەکە بگری کە تاوانەکە قورسە بێ بەڵام هەر جۆرێک لە جۆرێکی ئاوا کە بۆ نمونە مەوتمان کەتنا هەتا 5 ساڵە ڕۆ حاکم دەسەڵاتی خۆی دەتوانێت بڵێ بیدایەت بە ئاگادارکردنەوەیەک بۆی دەرەکەم ئەگەر ئاگادار بکرێتەوە و نێتە بەردەمی دادوەر دوای ئەوە ئەکرێت ئەمر بالقەبزی بۆ دەرەکرێ و هەروەها لە ڕێگەی بنکەکانی پۆلیسەوە ئەبێ ئەو ئەمر بالقەبزە جێبەجێ بکرێ لە ڕێگەی مەفرەزەکانەوە کە جێبەجێ کرا ئەهێنرێتە بەردەمی حاکم لەو حاڵەتە لە بەردەمی دوو هەڵبژاردابین وەک پێم وتی ماوەیەکی دیاریکراومان هەیە یاسای بنەما دادگەریەکانە هاتووە من نامێ زۆر بەرنامەکە بکەم بە سەرف یاسایی ئەگەر ئەو ماوەیە تێپەڕ نەبوو حاکمە توانێ ئازادی کا بە کەفالەت ئەگەر ئەو ماوەیە تێپەڕ بوو بۆی نییە هەر حاکم بە حاکمێتی خۆیەوە دەسەڵاتی ئەوەی نییە ئەم کەسە بۆ بە محکوم بۆی نییە ئازادیکە بە پێی یاسای بنەما دادگەریەکان ئێمە ئەو حاڵەتەمان هەیە زۆر باشە دکتۆر ئێستەیتر تەواو بڕیارەکە کۆتاییە نەخێر ئەم بڕیارەکە ئەمڕۆ دەرچووە ماوەی 30 ڕۆژ هەیە ئەتوانن پارێزەرە باڕێزەکان یا هەچ کەسێکی کە ڕازینە لە بڕیارەکە ئەکرێت تانەی لێبێرێ و چاوەڕێی نەتیجەی تانەکەشی بکەن هەر وەک پێشم وتی ئەگەر هەچ خەلەلێک هەبێت پێشوژەرتانە نەبوو خۆ بڕیارەکە دەرچوو بە غیابی بوو ئەوە حکمی غیابی بوو جارێکی کە هین کرایەوە ئەمە جۆرێکی ترە لە تانە ئەکرێت لی بەرێز دوای 30 ڕۆژەکە و هەر ئەنێرێ بۆ دادگای تێڵچوونەوە بە سیفەتی پێداچوونەوە تانەی لێ ئەدرێت لەو ماوە دیاری کراوە ئەگەر هەڵەیەک هەبوو ئەکرێ ئەو سالە و حاڵەتا بڕیارەکە هەڵ ئەوەشێتەوە یاخود داوای ڕاستکردنەوەی ئەکرێ ئەگەری هیچ هەڵەیەک نەبوو پەسەند دەکرێ ینی لەم 30 ڕۆژەیە ئەگەر تانەی لێ بدەن ئەوە ئەبێ هەڵبۆشێتەوە ئەبێت لەو حاڵەتە بێتەوە یاخود داوای ڕاستکردنەوەی کرێت داوای هەنێک گۆڕانکاری یەکرێتیایە خۆ ئەگەر پەسەند کرا مانای ئەوەیە لە ڕۆیاسایەکەوەی کۆناغێکی ڕاست و دروستی بڕیوە ئەگەری هەیە لەو کاتەیە کە بۆ داوای جارێکتر پێداچوونەوە بە داواکەیە بکرێتەوە دادوەری بەڕێز ماوەکە زیاتر بکە خۆتۆوتت ینی ئەم مادەیە تا 5 ساڵ دەڕوا بەڵێ ئێمە حاڵەتێکمان هەیە مەبدەئێکاڵێ لا یضار الطاعن بطعنی یعنی ئەمە ئەکەوێتەوە سەر ئەوەی کە ئایا بەس پارێزەرە بەڕێزەکەی تانە ئەیە لەم بڕیارە یا مەسەلەن بۆ نمونە پارێزەرە بەڕێزەکەشی تانەی لێ ئەیە داواکاری گشتیش تانەی لێ ئەیە سکاڵاکاریش تانەی لێ ئەیە ئەگەر ئەم سیانە هەرسێکیان مەسەلەن بۆ نمونە تۆ چوزانی ئەمە لە ناو دڵی سکاڵاکارانی لەوانەیە سکاڵاکار بڵێ ئەمە دادپەروەرینیە و 5 مان کەمە وایە لەوانەیە بڵێ بۆچی ئەم مودەکەمە من تانەی لێدەم ئەگەر سکاڵاکاریش تانەی لێداوە ئەوسا دادگای بەڕێز دەستی کراوە ئەبێت یعنی زیای بکات یا کەمی بکاوە دەستی کراوە ئەبێت بەڵام ئەگەر تەنها پارێزەری تۆمەتبار تانەیدا لە بڕیارەکە ئەوە لەو حاڵەتە نابێت لە 5 مانەکە زیاتر بکرێت لەبەرکە ئێمە مەبدەئێکی یاساییمان هەیە ئەڵێ نابێت تۆمەتبار ئەگەر تانەیدا لە بڕیارەکە زەرمەند بێ لەو تانەدانە ئەگەر بەس خۆی تانەیدا بوو لە بڕیارەکە بەڵام ئەگەر خۆشی تانەی لێیا و داواکاری گشتیش تانەی لیا و سکاڵاکاری شوتی کاکە 5 مان زۆر کەمە
معقول نییە بۆچی 5 مانتان داناوە ئەوە لەو حاڵەتە محکەمە دەستکراوە ئەبێت ئایا زیاتری ئەکات یا چیلەکە بەپێی ئەو ئەولویاتانی کە لە ناو دۆسیەکە بێت. دکتۆر ئێمە یاسایەکمانە یاسای خراپەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن سزادانی شاسوار عەبدوڵواحید بەم یاسایە نییە بەڵام دەبینین کەیسەکە لە چوارچێوەی هەڕەشەی موبایل و ئەوەدایە و دۆسیەی کە بۆی کراوەتەوە بۆ لەم بە پێم یاسایە نییە. یەکەم خاڵ بوو کە ویستم بیجوڵێنی یەکێک لە بابەتەکان کە بەڕاستی بەداخۆ من حەزەکەم تۆزێ باسی ڕۆڵی ڕاگەاندن بکەین لە بابەتی یاسا. یەکەم خاڵ ئێمە ئیستا کە زۆربەمان خۆمان کرد بە پارێزەر خۆمان کرد بە دادوەر هەر لە ناو سۆشیال میدیاوە ئەوە بەسیترین پرسیارە کە ئەکرێ بکرێت کە من خۆم وەکو پارێزەرێک لە ناو دادگای سلێمانیام ئەم بەپێی ئەو شتێکە بەرگوێی من کەوتووە کە گوایە ئەمە لە مۆبایلەوە کراوە کرابێ ئەبێ خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی بێ ئەو دادوەرە تۆمارکردنی ڤیدیۆ و کامێرە ئەمەش هەرە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دیارە شتێکی کە هەیە دیارە بێ لەوە هەنێ بابەتی تر هەیە هەنی ورد و درشتی تر هەیە کە لە ناو دۆسیەکایە کە هێشتا نەگەشتووە بەڕای گشتی یعنی نە من ئەیزانم نە تۆ ئەیزانی وەک پێم وتی پارێزەرە بەڕێزەکەی ئەو بەڕێزە خۆی لە ناو دۆسیەکە ئەیزانێ سکاڵاکاری زانێ ئەو دادوەرە بەڕێزە و داواکاری گشتی کە لە ناو ئەو دۆسیەیان ئەیزانن من تەنانەت ئەگەر وەکو پارێزەرێک ئەو ڕۆژە بچمە ناو قاعەکەوە دابنیشم شتێک ئەبینم ڕاستیەکەم بە کامڵی بۆ دەرناکەوێت من ورد و درشتی ئزبارەکەی مە پێڵین ئزبارەی تحقیق ببوورە ئزبارەی داوا ورد و درشتی ئزبارەکەم لەلانیە لە ئەلفەوەتایە هەتا من بزانم ئەمە بۆچی خراپ بەکارهێنانەکەی مەسەلەن بۆ نمونە بەسەرا جێبەجێ نەکراوە بە 431 کە حکومراوە یاخود ئایا فعلەن وایە بە 431 کە حکوم نێراوە خراپ بەکارهێنانەکەیە کاکران کۆتخوا زۆر سپاس دەکەم ئەگەر ڕۆڵم بێ بۆ شتێک بەڕاستی لەم ڕۆژە لەگەڵ ڕێزما بۆ دەستگای ڕاگەیاندنە باشەکان بەڵام بەشێک لە دەستگای ڕاگەیاندنەکان بەشێک لە کەناڵی ڕاگەیاندنەکان بەشێک لە پەیجەکانی سۆشیال میدیا ڕۆڵێکی ئێکجار خراپە بینن لە نەهێشتنی سیقە بە دادگاکان لە بێهیوابوون و لە بێئەمەلبوونی تاکی کورد لە حەزکردنی هاوڵاتی بە ناهاوڵاتی بوون بۆی کە من ئینتیمام نەماوە بۆ ئەم نیشتیمانە بەڕاستی ڕۆڵی میدیا ئەوەیە دۆخەکە ڕاستێکە بگەێنێ بە هاوڵاتی ڕۆڵی میدیا ئەوە نییە بابەتەکە بقۆزێتەوە بۆ بەرژەوەندی خۆی من ئەمە یعنی هیوادارم زۆر بە بێلایەنانە لێم وەربگیرێت یعنی لە دڵەوە ئەم قسەیەکەم هیوادارم بچێتە دڵی بەڕێستەوە و دڵی ئەو بەڕێزانەشی کە گۆم لێ ئەگرن ڕۆڵی هەچ میدیایەک یا هەچ پیجێک ئەوە نییە کە تۆ پارەی بیتێت تەمویلی بکەی بۆی کە لە بەرژەوەندیەکانی تۆ بجوڵێ خۆ من دوور بێمە بەستم لە ئەو کەیسەی ئەم بەڕێزە نییە کە هەچ کەیسێک بێ هی سوور بێ هی پرتەقاڵی بێ هی سەوز بێ هی زەر بێ هی هەچ کەیسێک ڕۆڵی دەستگای ڕاگەیاندن گەیاندنی ڕاستیەکانە بە هاوڵاتی ڕۆڵی ئەوە نییە استغلالی بابەتەکان بکا بۆ بەرژەوەندی خۆی ڕقی لەو حزبەیە لیبا لە ڕێگەی کەناڵی ڕاگەاندنەوە لە ڕێگەی بابەتێکی یاسایەوە کە ڕوویاوە یاساکە وەکو چەکێک وەکو موشەکێک بەکاربێنێ هەستی هاوڵاتی بەرامبەر بە متمانە بە دادگاکان لاواز بکە بۆی کە ئامانجەکەی خۆی بپێکێ کە ئامانجێکی قێزەونە ئامانجێکی تایبەتی هەیە ئێوێ مەسەلەن بۆ نمونە بەکاری بێنێ بۆ ڕۆڵێکی تایبەتی خۆی ئەگەر میدیا بڕواتە ناو ئەم ململانەیە و ئەم یاریە سیاسیەوە کە بە دڵنیاییەوە بەشێک لە میدیاکان هەر ئەبێ بچنە ناوی بەڵام نابێ بەڕادەیەکی زۆر ئەگەر بەڕادەیەکی زۆر بڕواتە ناوی وا لە کۆمەلگا بکە پشێوی لە ناو کۆمەلگا دروست بێ و هیچ هیوایەک بە دادوەر و بە دەستگای دادوەری و بە دەسەڵاتی دادوەری نەمێنێ بەڕاستی ئەمە دەستگایەکی قێزەونە ئەمە سۆشیال میدیایەکی قێزەونە. دکتۆر با بڵێن بڕیارەکانی دادوەر تاسیراتی ئەم بۆچوونانی کۆمەڵگەی لەسەرە بۆچوونیەوەی لە میدیا و لە سۆشیال میدیاکانە بڵاوێتەوە بەداخۆ من ئیستا خۆم وەکو پارێزەرێک وام لێ هاتووە ینی هەر بابەسیترین شتە پێ بڵێم ئیستا هەر خەڵک پێشتری شوای وابوو ئیستا تۆزێ زیاتر بۆ بەهۆی ئەو ڕۆڵە خراپەوە یعنی پێت ئەڵێن بەوەی تێنەگەیشتنەوە بۆی ئەوەی کە دەستگاکانی ڕاگەاندن بە بەرپرسیارەتی کیفایەت مامەڵە لەگەڵ دۆسیەکانان ناکەن دۆسیەکان بەکارێنن بۆ شتی کە بۆ داپۆشینی بابەتی کە خەڵک وای لێ هاتووە سیقەی نەماوە کە پێی ئەڵێ یاسا کە پێی ئەڵێ پارێزەر کە پێی ئەڵێ من دڵنیام هەموو هاوپیشەکانیشم هەمان ڕایان هەیە هەموو ئەو دادوەرە بەڕێزانش کە ڕۆژانە ئەیان بینی بەقەدەر من هەمان ڕایان هەیە ئەزانن خەڵک خەریکە بێهیوا ئەبێ لە دەسەڵاتی دادوەریەوە ئەوە گەورەترین مشکلەیە ئەگەر ڕووبا لە وڵاتە کاکڕانکۆ ئەگەر خەڵک بێهیوا بێت لە دەسەڵاتی دادوەری نیشتیمانی نامێنێ
خەریکە بەڵێ خەریکە وای لێ وا سێری یاسا کات کە یاسا تەنها ئامرازێکە لە بەردەستی چەند سیاسیەک لە بەردەستی چەند بەرپرسێک ئەمەش چەند خەلەلێک دروستیە کاکرانکۆ سەراحەتەن یەکەم شت ئێمە هەنێ بابەتمان هەیە ئێمە دوو جۆر کەیسمان هەیە گەر بتەوێ بە سیاسی یاسایی قسە بکەیت تۆ دوو جۆر کەیسە هەیە لە ناو دادگاکانە هەنێ کەیسە هەیە پێوترێ کەیسی سیاسی هەنێ کەیسە هەیە پێوترێ ناسیاسی کەیسی ناسیاسی چۆن مامەڵەی لەگەڵاکەی مامەڵەی لەگەڵا بکەم من ئەمڕۆ ئێستا خۆم لە دۆسەیە کاتومەتە دەرێ هی بابەتێکی ئاسایش بووە بەیانی قەتلێکم هەیە ئەمە پێویست ناکە یعنی نەڕەئی عامە کەسێکی ئاساییە حاڵەتێکی کردووە دیفاعی لێکی ئەمانە هەمووی دۆسەی ناسیاسین بەڵام هەنێ دۆسیە هەیە کە تابعی سیاسیە بۆ نمونە بەسیترین دۆسێت پێ بڵێم ئەو برادرە بەڕێزەی سەرۆکی جوڵانەوەی نوێ بتەوێ و نەتەوێ ئەوە گەر لەگەڵ ئەوەی کە کردارێکی کردووە کردارەکە بە تاوانکاری ئەژمار کراوە بەڵام خەڵک بە سیاسی ئەبینێ لەم دۆسیە سیاسیانە زۆر گرنگە ڕۆڵی ڕاگەیاندن چییە ڕۆڵی ڕاگەیاندن ئەوەیە ڕای گشتی ئامادە بکە وشیاری بکاتەوە کە ئەگەر حکمێک دەرچێ لەسەر ئەم بەڕێزە ڕۆڵی ڕاگەیاندنەکەیە کاکە ئاگادار بە سیقەت لاواز نەبێت بە دەسەڵاتی دادوەری ئەگەر حکمێکی لەسەر دەرچێت جێبەجێکردنی یاسایە لەبەرکە ئەم بەڕێزە ئەلیف بە جیم دالیتایە ئەگەر تۆ لە پڕ بڵێ وەڵاهی ئەم بەڕێزە حکم ئەدەم بە مادەی فڵان بە تایبەتی بتێ و نەتەوێت ئیستا ئێمە لە کاتێکی دیاری کراوین هەش دۆسەیەکی سیاسیمان هەبێ لە ماوەی پێش هەڵبژاردنابێ یا لە کاتی هەڵبژاردنابێ یا یەک تۆز دوای هەڵبژاردن بێ یەکسەر علامەیەکی ئیستفهامی سیاسیەتە سەری وایە واقعان ئێمە تا بەیانی بڵێ نەمە قاپە کوپە خەڵکەی بینێ کوپە و ئاویتیایە ئەبێ ڕاستیەکە بڵێ بۆی کە بگەی بە ئامانج بۆی کە بگەی بە چارەسەری بابەتەکان کە تۆ لە وەختێکی وا هەستیارە طبعاً ئەکسەریش ئەو دادوەرە بەڕێزە بە قەستە و شتەی نەکردووە بانگێشنامەی بۆ دەرکراوە نەهاتوە و کەوتۆتە ئەم وەختەوە دادگاکانمان ئەوەندە بێلایەنن ینی تۆ لێرە دڵنیایی بە خەڵکە دەی بڵێ دادگاکان بێلایەنن و بڕێرانەی لە دادگاوە دەرەچێ بڕیاری سەرڤ یاساین 100% بە دڵنیاییەوە ناتوانم بڵێم 100% بێلایەنی هەیە ئەو شتا ئەزانی بۆچی ناتوانم بێڵێم کاکرانکۆ لەبەر کە نەکمن چەند کەسانێکی لە ئەمریکاش 100% نییە یعنی بڕوا بکە حەزەکەم یەک شت بڵێم خەڵک تۆزە هەڵەتی گەشتووە لە سیستمی دادوەری لە ئەمریکا لە ئەمریکا بە ئەمریکایەتی خۆیەوە تۆ وازانی کێ تەمویلی ئەم بەڕێزانەیە کاکە دەرەچن کێ تەمویلی ترامپی کرد ئەو سەرمایەدارانە تەمویلیانەکەن سەرمایەدارێک کە تەمویلی سەرۆکی و ئەوەنە زلهێزێکی جیهانەکە بۆی کە دەرچێ زبەینێ دوو زبەین یعنی لە دەسەڵاتی دادوەری ناکرێ مەسەلەن بۆ نمونە بەزەخت لە پەرلەمانەوە یاسایەک دەرچێ یا بابەتێک بکرێ 100% ڕێرێکی دەرنەکرد بە قازانجی ئەڵەن مەسک هەتا بینی باش بوو لەگەڵ لێبێ 100% جێبەجێکردنی یاسا تۆ بڵێ یاسا سەروەرە نە لە ئەمریکا و نە لە هیچ وڵات تەحەدا ئەەکەم یەکێک بێ بڵێ بەس بەبێ لایەنگیری و تەرەفگیری بە عیلمیانە بێ پێم بڵێ 100% من ئەو وڵاتەم لایە بە ئامارەوە 0% هیچ لایەنگریەکی تیا ناکرێ ئێمە کێشەی ئێمەش لە چیایە کێشەی ئێمە لەوایە ئێمە زیاتر لەو وڵاتانەی کە ئەم بابەتەمان پێوە دیارە بۆ لەبەر ئەوەی کە بەڕاستی حقیقەتێکەیە بابەتی حزب و بابەتی حکومەت تێکەڵ بۆ بەیەکە لای ئێمە طبیعەتی سروشتی وڵاتەکەمان وا هاتووە حزب و حکومەت بتێ و نەتەوێت تێکەڵ بۆ لە لای ئێمە لە هەرێمی ئێمە کەواتە بابەتی بەدامەزراوەییکردن لاواسترە لە بابەتی حزبیکردن هەتا بابەتی حزبیکردن بەێستر بێت طبعاً بابەتی بەدامەزراوەییکردن زعیفترە بێت کە زعیفتر بوو بابەتی یاسایی پرسیاریەتە سەری بابەتی دەسەڵاتی دادوەری پرسیاریەتە سەری بەسەر وەک پێم وتی کەناڵەکانی ڕاگەاندن ئەتوانن ڕۆڵ ببینن لە ڕوونکردنەوەی بابەتەکان بۆ خەڵک وتەبێژی دادگای بەڕێز ئەتوانێت ڕۆڵ ببینێ لە ڕوونکردنەوەی بابەتەکە ئەم بەڕێزە بەپی چ مادەیە گیراوە هەر من بابەسیترین نمونە بڵێم حادیسەیەکی نەمە و پێش بوو هەموو دەستگاکانی ڕاگەاندن وا بڵاویان کردەوە ئەو بەڕێزە گیراوە بە هۆکاری ئینقیلاب باشە من بەڵێ ڕووداوەکەی لالەزار من دڵنیام یعنی هەچ کەسێکی کە من و هەچ کەسێکی کە لە ئەلفوبێ یاساش بزانێ ئەزانێ مۆزوعی ئینقیلاب لە حاڵەتێکی وا یعنی ئەمە ئینقیلاب نییە دەرچوو دوایە بە مادەی 56ەکە بڵاو کرایەوە هینەکە نابێن ناوی لێبنی ئینقیلاب تۆ ئەساساً بە هەڵەیاوتە بە خەڵک یعنی ئەساساً ئێمە کێشەی ئەوەمان هەیە بەشی یاساییمان نییە لە ناو کەناڵەکانی ڕاگەاندنا پێشەوەی کە هەواڵەکە بڕوا بۆی ڕاستکاتەوە کە تۆ لێڵی ئەمە ئینقیلاب ڕەنگە تاکە میدیا بین لە
کوردستانە بەشی بەشی یاسای یاسایمانێ. دەستان خۆش بێ من ئەو یەکەم جارە و زانیاریە بستم دەستان خۆش بێ یعنی هەنگاوێکی زۆر باشە هیوادارم هەموو کەناڵەکانی ڕاگەاندنی تریش چاوتان لێ بکەن ئەگەر سێری بکەی سێری مادەکە بکەی مادەکە باسی چێکە مادەی 56 پێ دەڵێ اتفاقی جینایی یعنی من و تۆ ڕێکەوتنەکەین لەسەر ئەوەی کە مەسەڵەن تاوانێک ئەنجام بدەین شەرت نییە بابەتەکە ئیلا انقلابی و قەزمان لە انقلابی حکومی بێت چونکە سەرۆکی حیزبەکە حکومەت نییە بە دڵنیاییەوە ئەگەر من ئەو مادەیەم نەبینایە منی شەموتەموتەم بابەتە سیاسیە چۆن ئاواهی ڕۆشتووە بەس ئیستا لەگەڵ ئەوەی کە ئەو بابەتەش بڵاو بووە مادەی 56ەکەش بڵاو بووە ئەم بابەتە هەنی خاڵی لاوازی تیا بوو بابەتەکەی لالەزار ئەگەر ڕێم پێبن ئێوە میدیایەکی ئازادن وەکو کەسێکی بێلایەن هەنێ بابەت بڵێن حەز ئەەکەم زۆر بەدڵنیایە بێنڵم من نازانم ئەم شتەوایانە چەند دەنگۆیە بڵاو بووە مەسەلەن بۆ نمونونەکە حیزبەکە دەستی لە ناو بابەتەکە هەیە سەرۆکی حیزبەکە لە ناو شوێنی ڕووداوەکە بووە من نازانم ئەم بابەتە ڕاستەیانە بەس ئەگەر ئەم بابەتە ڕاست بێ مەهەڵەیە نەک سەرۆکی حیزبەکە ئەگەر باوکیشم ئەگەر سەرۆکی نازام گەورەترین هێزی وڵاتیش بیکا پێی ئەڵێ مەڵێ مەمە هەڵەیە چونکە ئەگەر من نازانم لەوێ بۆیانە ئەگەر ئەو قسەیە ڕاست بێ کە بڵاو بۆ ها ئەیانوت حیزبیە لە ئیستەش لە ناو دادگا چی باسەکرێ ئەڵێ گەورەترین بەڵگەتەوێ لە سەرۆکیان بڕیارە حیزبیە گەورەترین بەڵگە ئەوەیە تو ئەو خوایە معقولە سەرۆکی فلان حیزب خۆی لە ڕوبەڕووبوونەوە کابووە ئەگەر وابێت سەرۆکی حیزب وجودی هەبوو بێ ئەو بەداخەوە یعنی تابعێکی لاوازیەوە بەجێبەجێکردنی بڕیارەکەی دادگا یعنی لاوازی کردووە ئەگەریش لەوێ نەبێ و تەنها دەنگۆ بێ دەستی خۆش بێ شتێکی باشی کردووە کەواتە بێلایەنی خۆی پاراستووە سەروەری یاسای پاراستووە بڕیارێکی دادوەریە دەرکراوە و داوایان لێ کردووە نەهاتووە ئایا بۆچی بۆ بەڕوبەڕووبوونەوە ئەگەر ئەوان پێشتر دەستیان کردبێ بە تەقەکردن جەماعەتی لالەزار دەستیان کردبێ بە تەقەکردن ئەمان بەرگریان لە خۆیان کردبێ ئەمە بابەتێکی یاساییە پێوترێ دیفاع مەشروع یاخود ئەگەر ئەو خاڵەتە ڕوونکەمەوە یاخود ئەگەر داوای لێکرابێ کاکە خۆ تەسلیمکە نەهاتە بێ کاکە خۆ تەسلیمکە برام خۆ هەر نهاتە بێ کاکە خۆ تەسلیمکە وەرە ویستە بێتیان بیهێنە دەرێ و تەهدیدیان کردبێتن بەچەک ئەمەش مەشروعیەت ئەیە بە بابەتەکە بەس نابێت طبعا لە سنوور تێپەڕ باسی بابەتەوە کرد ینی بازادە نەقسەی خۆ کرد من کورساتم لێرە وەکو میدیاکارێک سەلمانتان کە میدیایەکی ئازادن دکتۆرێ من لێرە ینی نەماڵانە کارەکەین یەک یانی یەکشت لە میدیاکانەوە بینیمان ئەو تۆمەتبارەوەی کە تۆمەتبار کرابوو سەری لێکرا خۆ دەدەی بەدەسەوە منامادەنیم خۆم دەم بەدەسەوە ئەوە آخر من ئەمە هینەکەمە نازانم لە شوێنی واقعەکانە بوو من ڕێک من ئەمە مەبەستەکەمە ئەنجا با من پرسیارێکتری قانونی لەسەر دۆسیە بکەم تۆ باسی و دۆسیەت کرد ئای مادەی 56 پێشتر ئەکرێت تۆ بینێری بۆ پرزگەی کەسێک بڵێ کایەوە تۆ تۆمەتباری بە مادەی 56 و خۆ تەسلیم کە کەی مەجالێ هەبوو وەرە سەرێک لە بنکەی فلان پۆلیس نەخێر ئەمە چۆن ئەو بابەتەم باس کرد بە ئازادانە و بەڕاستیانە جواب ئەمەش ڕێک سرف بە ڕۆیاسایەکەی جوابتەیەمەوە بە هیچ شێوازێ مادەی 56 یاخود بۆ نمونە تۆ 406 چکە ئاگادار بە 56 و 406 قەتلیشە دوای بوو بە قەتل بەڵێ قەتلیش بۆ و بیدایەتیش بە 56ەکە دەرکراوە مادەی 56 یەکێک لە حاڵەتەکانی 7 ساڵ زیندانی کردنە تۆ ناچی بڵێ وڵای کاکەجا من مەمنون تەبم تخوا ئەگەریەی وەرە و ئەگەر ناشێ ئێمە مەمنونی تۆین و شتی وا بوونی نییە ئەمە لە هەنێ دۆسیەی سوکا بوونی هەیە لە هەنێ دۆسیە کە بەکەتن ئەژمارەکرێ کە دۆسیەکە بوو بە تاوان واتە بۆ نمونە ماوە سزایەکەی بوو بە قورس بوو بە 10 ساڵ بوو بە 7 ساڵ عەبدولواحید ئەوە چەندێکە پێڵێن وەرە سەردان بکە داوات لەسرە کە نەهاو ئەنجا حکمی بۆ ئەمەش من ڕێک کاکرانکو ئەمە قسەکەمە من بۆیە ئەڵێم ڕۆڵی میدیا خۆزگە ئەگەر سە لەوانەیە من سوپاس دەکەم کە بەڕێزت دڵگران نەبووی بەس لەوانەیە گەر لە کەناڵێکی ترەوە ئەم قسانم کردایە بڕواف کە لەوانەیە بیان بڕیای لەوانەیە قسەکانیان پێ قەتع بکردمای لەوانەیە بیان تایە تۆ چی ئەڵێی بۆ ئەڵێی من دەستخۆشیت لێکم کە ڕێک پێیان قسەکان زۆر بە ئازادیانە بکەم بەڵام کێشەکەم پارێزەرێکی یاسایی مامەڵە لەگەڵ قانوناکەی سەربەی جێتێکی سیاسی نیت ئیتر بۆ قسەت پێ بڕۆم ینی بەم عەقلیەتە بڕۆین کاکرانکو ئەم قسەی کەوتێ ئەگەر بڕۆین ئەمە کەسێکی یاساییە ئەمە دادوەرێکە مەفروزە سەر بە هیچ جهەتێکی یاسایی نەبێ مەفروزە ئەوەی کە هەیەی بوێرانە ئەیسا من هەنێ قسەم کرد لەوانەیە تۆ لەگەڵی بی هەنێ قسەشم کرد لەوانەیە هیچ لەگەڵی نەبی بڵێ قسەکان من هیچ لەگەڵی نیم ئەوەی کە لە ناو یاساکایە من پێت بڵێم وەکو خۆی بەڕاستی ئێمە یاسا سەروەرە بێ بەڕاستی ئێمە ئەم زۆنە ئەبێ بە نمونەی جێبەجێکردنی یاسا تۆ ئەگەر کێشەشە هەیە لەوەی کە لە ناو ئەم وڵاتە یاسا وەکو خۆی جێبەجێ ناکرێت تۆ ببە بە نمونە
با وای لێبێ لەمڕۆ بە دواوە یاسا ببێت بە بابەتێک خەڵک ئیتر وای لێ نەیە بڵێت خوا ژماری فلان دادوەرمەوێ قسەیەکی لەگەڵا بکەم بە دوای پارێزەرێکی باشا بگەڕێ لە ناو دۆسیەکە دیفاعی لێ بکات و یاسا ببێ بە بابەتێکی سەروەر و دەستەواژەی یاسا ببێ بە دەستەواژەیەکی پیرۆزکار هەمومان داکۆکی لێ بکەین کە ئەم بابەتە چۆن و عقلی هاوڵاتیەوە و تۆش سیقەت پێکرد منیش سیقەم پێکرد ئەوسا ئەگەر حتا دۆسیەکە دۆسیەکی سیاسی بێ کە لە حدودێکی معقولە مامەڵەی لەگەڵا ئەکرێ کەستانەی لێ نادا کاکرانکۆ ئێمە کێشەکەمان لەوایە لە ناو فەوزایەکی ئیعلامیین لەگەڵ ڕێزما بۆ کەناڵە باشەکان بە ئەنواع وەشکال کەناڵ بە دڵی خۆی بابەتەکە جوڵێنێ من کەناڵ هەیە یعنی بەواقعیان لەگەڵ خۆما ڕوویاوە ویستێتی باسی بابەتێ بکرێ وتێتی بەست خوا فلانشت و فلانشت ناکەوتومە داوای لێبوردنەکە من لە هیچ کەناڵێکان ئەگەر یەکێک پێم بڵێ فلانشت و فلانشت دەرناچم نەیویستووە ئەنی ئەمە مەکارەساتە ئەمە معنایەوەیە تۆ ئەتوێ من بە دڵی تۆ حەزەکەی من بێم جلێکت بۆ بدرم بیکەمە بەرێ بە دڵی خۆت بێت ئیتر تۆ ناتوانێت بەڕێساکە قسەمان کرد هیچ باسیەوە نەکرێت تەنها باز لە یاسا کراوە و لێرە ئەو دۆسیانی کە لافتی ڕابردوودا ڕۆیدا بەڕاستی بۆ خەڵک قەزیە بوو بۆ خەڵک دۆسیە بوو دوێنێ خوبا تاڵەبانی و تێ پرۆسانە لە چوارچێوەی جێبەجێکردنی یاسادا بوو بەڵام وەکو تۆ وتێ خەڵک گومانی لە یاسایە ئەم گومانە بڕێت ینی میدیاکان ئێمە دەزانین جاری وای تاوانێک ڕووی داوە پێش هیچ شتێک ئێستا تاوانەکە ڕوویداوە یەکسەر ئەنووسن هەر ئەنووسن ئەگەر تۆ دادوەربی چ سزایەکی ئەم تاوان باراداخەوە هەوڵاتی چوزانێ سزا بە چۆن بێشتیوە یەکێڵە لەتیکەن یەکێڵە پارچە پارچێکن یەکێڵە بیسووت ئێمە ئەو کێشەیەمان هەیە کاکرانکۆ بابەتی ئازادی ڕادەربڕیمان تێکەڵ کردووە لەگەڵ بابەتەوەی کە بچیتە ناو اختصاصی هەنێک کەسی ترەوە من ئیستا نازانم یعنی بۆ نمونە بۆم نییە من خۆم بخەمەجێی ئەو دادوەرە بەڕێزە بڵێم ئەم حکومێکی عادل نییە بەس ئەگەر زانیم دۆسیەکە هیچ بەڵگەیەکی تیا نییە و حکمی دراوە کە بەڕاستی گومانم هەیە حاکمێکی بەڕێز شتێکی وا بکە ئەگەر زانیم ئەوسا من پێش تۆڵێ ماڵێم بابە ئەم بابەتە هەر یعنی هینی لێ مەکەرەوە پرسیاری باشە دکتۆر تۆ لە نێو دادگاکان دای پارێزەری بێلایەنیشی سەر بە هیچ جێتێکی سیاسی نیش ینی سەر بە هیچ جێتێکی سیاسی نیت ینی ئەوی لە نێو دەرگاکاندا دەیبینی چۆنە دڵنیایی دەدەی بە وڵاتیان کە شتەکان ڕێڕەوی یاسایی خۆی وەردەگرێ و دادوەرەکان ئەوەندە حزبیانە بیر ناکەنەوە تا غەدر لە خەڵک بکەن بە قانون بە مادە قانونی وڵی کاکرانکۆ من حەزەکەم یەک ڕازگۆیانە قسەیەکە پێ بڵێم کە هەموو جارێ بەهێنێ لە مۆکیلەکان میاڵێم ئەڵێم وڵی برای بەڕێزم تۆ فلان بۆ فلان تەلەفۆن بۆ فلان کەسەکەی ڕاستە فلان پۆست و کورسی هەیە بەس بەخوا یا تەلەفۆنەکە و بۆ ناکات دوایە کە بەرە بیوازانی ئەو بەریاوی یا ئەبێ بە پیاوەتیش یا ئەگەر بۆ شبکە جوابی حاکمەکە ڕێک ئەمەیە پێی ئەڵێ ئەگەر یاساکە من نازانم ئەگەر یاساکە ڕێی پێیان یاساکە جێبەجێ ئەەکەم خۆ ئەگەر ئێمە دادوەرێکمان هەبێ بڵێ تۆ گەورەمی تۆ خەمە سەرم تۆ لە هەر هەمومان گەورەتری ئەو دادوەرە بەڕاستی ئەرکی تۆیە و ئەرکی منە و ئەرکی هەموو تاکێکی ئەم کۆمەلگایە بە قێزەون لە قەڵەمی ببین و ئەرکی ئێمەیە کە ئەو لە ڕووی ڕای گشتیەوە ئەو دادوەرە کەشف بکەین لە بەردەمی کەناڵەکانی ڕاگەاندن لە بەردەمی ڕای گشتی چونکە چۆن بۆی کەس بیسەلمێنین کە دەسەڵاتی دادوەری ئەگەر دادوەری لەو جۆرەی تیابێت خەڵک نایەوێت خەڵک متمانی بە دەسەڵاتی دادوەری نامێنێت کاتێک خەڵک متمانی بە دەسەڵاتی دادوەری زیابێ با من خۆشترین شتت پێ بڵێم بەداخەوە بەڕێزێک دەرچبوو من ئاگام لێ نەبوو بوو لەیەکە لە کەناڵەکانە وتبووی هەر لەسەر ئەم ڕووداوی لالەزار پێشووتر پۆستێکی حزبی هەبووە وتبووی کاکە تۆ باسی وتبووی ئێوە بە یاسایی دەرچوو ئەوانە بڕیارەکە لە سەرتان موزیعەکە ئەو جوابی یابەوە وتبووی کاکە باسی یاسای چیەکەی من خۆم هەتا لە پۆستەکە بووم تەلەفۆنمە کرد بۆ ئەو مامجەلال حەزی نەکرد بەس ئێمە لە پشتی ئەوە هەر تەلەفۆنەکەمانە کرد پیانەوتم مەسەر یعنی ما معناه ئەنو پیانەوت بەسەر چاو پیانەوت باشە ئەو شتە و بۆ ئەەکەینەوە ئەمە ئەگەر ئەم شتە ئەگەر ئەمە بە حەقیقی لە ڕابردووە لە ئیستا ڕووبە بەڕاستی ئەم وڵاتە ئەگەر هەر شتێک ڕووی بە ئێمە خەتای حزبەکانمانی خەتای ئەو دادوەرانەیە کە شتاکەن ئەبێ خەڵک پێش ئەوەی کە محاسبەی حزبەکان بکە محاسبەی ئەو دادوەرانە بکە کە تۆ بۆچی وە ئەەکەی بۆ ئەمەڵە لەسەر ئەم کورسی ئەکرێتتر بڵین هەمیشە کە دەمانوت یاسا تۆڕێکە میشە ماسیە بچووکەکان ئەگرێ ئیتر تۆڕەکە گۆڕاو ئێستا ماسی گەورە و بچووک نییە ئەوە بە قسە نابێ بە کردارە بێ هیوادارم من و تۆ جارێکی کە لەم بەرنمەیەک ببینینەوە هەردووکمان بڵین ئەشهەدوو ئەمە تەحەو نقطەیەکی گۆڕانکاری بوو بەڕاستی سلێمانی بوو بە زۆنێک سەروەری یاساتیایە بوو بە جوانترین شت ئەکرێ هیچ شتێ مستەحیل نییە
زۆر بەڕێز دکتۆر سانا کەمال مامۆستای خۆشحاڵ زانکۆ بوو. ڕایشکاری یاسایی سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بەخێراتی بووم. سەرچاو زۆر سەرکەوتوو بەخێر بن، بێ موفق بن. بەخێراتی سەرچاو موفق سپاس بن. دەکەم